لە بەرنامەی شوێن پەنجە ئەمجارە باز لە کاریگەری و لێککەوت و نەتیجە و دەرەنجامی ئەو کەسانە دەکەین کە بەکارهێنەر ئاڵوودەی مادەی هۆشبەرن کە بۆ یەکەم جارە کار لەسەر کاریگەری ئەم مادەی دەکەین دوای ئەوەی کە کەسێک ئاڵوودە دەبێت جیرۆدەی ئەم نەخۆشیە دەبێت. لە بەرنامەی شوێن پەنجە ئەمجارە باسی دوو چیرۆک دەکەین کە ئەم چیرۆکانە چیرۆکی ئەو کەسانن کە بازرگان و ئاڵوودەی مادەی هۆشبەرن با بزانین کە ئەم مادەیان بەکارهێناوە تووشی چ جۆرە تاوانێکی تر بووینە و چۆن بوونەتە هەڕەشە لەسەر کۆمەلگا. کەمکردنەوە و نهێشتنی تاوان بە تایبەتی تاوانی مادەی هۆشبەر حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە ڕۆڕێکی زۆر کاریگەریان هەبووە. لەو ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان توانیویەتی زۆرترین چالاکی ئەنجام بدا بۆ ڕێگریکردن لەم مادە هۆشبەرانە و تاوانانە. ئێستا وای لێ هاتووە ئەم باندانە زۆر کەم بوونەتەوە بوو ترس و دڵەڕاوچێ لەسەر هاوڵاتیان زۆر کەم بۆتەوە. حکوومەتی هەرێم ڕۆڵی سەرەکی هەبووە لە نەهێشتنی تاوان. هێزە ئەمریکان کە بەدواداچوونێکی زۆر و هەوڵدانێکی زۆر توانیوانە ئەو شتانە بڕکەن. تێبینیمان کردووە کە ئەم تاوانانە زۆر یەجگار زۆر ڕوویان لە کەمبوون کردوتەوە. هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی جیهان و ناوچەکانی تری عێراق و ئەو وڵاتانەی دراوسێمانن کەمترین ڕێژەی تاوانی تێدایە. ئەمەش لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی کە حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وتی حکوومەتی هاوڵاتیانە هەموو ئەرچی ئێمە پاراستنی بەرژەوەندی و سەلامەتی و گیانی هاوڵاتیانە. لە تاوان یەکەم باز لە دەستگیرکردنی بازرگانێکی مادەی هۆشبەر دەکەین کە منداڵانی خوار تەمەنی 16 ساڵی بەکارهێناوە. سەبارەت بەم تاوانە دەچینە ئاسایشی هەولێر تۆمەتبار دەبینین. ئەم تۆمەتبارە هەوڵی داوە هەرچی ئەو کەسانەی کە لە دەوروبەری نامانێت ناوەکان بڵێن لە دەوروبەری نزیک بووینە کە بەشی زۆریان تەمەنیان لە خوار 18 ساڵ بووە. ئەم تۆمەتبارە کە ئەو کەسانەی هەخەڵەتاندووە مادەی هۆشبەریان پێداون پاشان بە بردوێنتە ماڵی تۆمەتباری دووەم کە ئەمە خێزانداریشە گوتێتە خێزانەکەی تۆ بڕۆوە ئیشم هەیە پاشان گەڕایتەوە ماڵێت تۆمەتباری یەکەمی بردووە ئەو کەسانی هێنایتە ماڵەکەیان هەر جارە و یەکەچیان هێنایە بە زۆڕی و بە فشاری زۆر و بە چەچی زۆر جار دەست درێژیان کردوونەتە سەر. من تۆمەتبارم بە دەست درێژیکردنە سەر ئەو کەسانێک کە لە دەوری پشتی خۆمن و تەمەنیان لە خوار 18 ساڵە بە هەڕەشە و بە پێدانی مادەی هۆشبەر و بە هاوکاری چەند برادەرەکەم بە زەبری چەق و دەستدرێژیم کردە سەریان تەسویڕم دەکردن و هەڕەشەم لێ دەکردن لە پاشان. تۆمەتبارم بە هۆکاری ئەوەی ئەو منداڵانەی خوار 18 ساڵن کاری لەگەڵ کردن ئەو هاوڕێم و کە منیش کاری تەسویڕیم بۆ کردنە و بە پێدانی مادەی هۆشبەر و ئەوانش پێداون و کە بۆی ڕازیان کات. تاوانی دووەم بریتە لە دەستگیرکردنی گەورە بازرگانێکی مادەی هۆشبەر کە لە کاتی دەستگیرکردنی دەست بەسەر زیاتر لە 6 کیلۆ مادەی هۆشبەری جۆری کریستالدا دەگیرێت.
سيليوم كريستالا خطراتة ئەمە مادەی کریستاڵە مادەی هۆشبەرە زۆری کریستاڵ کە 6 کیلۆ زیاتر دەستی بەسەدا گیراوە ئەمە زۆری کریستاڵە ئەم مادەیە کاریگەرێکی یەکجار خراپ و گەورەی هەیە لەسەر تێکدانی شیرازەی خێزان کۆمەلگا هەروەها تاک و مرۆڤایەتی کە زیاتر لە 6 کیلۆ دەستی بەسەدا گیراوە لە ناو کۆمەلگا ئەگەر هێزەکانی ئاسایش نەبان ئەگەر بڵاو بباوە ڕێگری نەکرابە دەبووە ئەم 6 کیلۆ نزیکەی 7 کیلۆ مادەی هۆشبەر زۆری کریستال چ کاریگەری چ مەترسی چ زیانێکی گەورەی بە کۆمەلگا و بە تاک و بە هاوڵاتیان گەیاندبە ئەم مادانە لەلایەن ئەم 5 بازرگانەی مادەی هۆشبەر کە تۆمەتبارن با بازرگانیکردن بەکڕین و فرۆشتن و بڵاوکردنەوە و دابشکردنی مادەی هۆشبەر ئەمانە لەچەند ئۆپەراسیۆنێک دەستگیرکران لە کاتی دەستگیرکردنیان زۆر جار هەوڵدەن ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش ببنەوە بەڵام وریایی و زیرەکی و لێهاتوویی وە کارامەی ئەم تیمانە هێزەکانی بەڕێبەراتی ئاسایش هێڵروا دەکات ئەمانە نەتوانن دەست بکەنەوە. ئەو کلوپەلانە ئەمە زۆری جامایکا مارجوانە و حەشیش هاوکات کە دەستی بەسەدا گیراوە لەلایەن ئەم تۆمەتبارانەکردنی فرۆشتنی پێکراوە ئەمانەش زۆری کریستاڵن کە هەر یەک لەمانە چیلۆیەکە کە 1 کیلۆ کریستاڵە 6 کیلۆ لە زۆری کریستاڵ دەستی بەسەدا گیراوە هەوڵەکانی هێزەکانی ناوەخۆ ئاسایشی هەولێر ئەنجومەنی ئاسایش دژە تیرۆری کوردستان هەموو ئەو هەوڵ و ئەو ئۆپەراسیۆنانەی کە دەیکەن ئامانج لێی پاراستنی هاوڵاتیان و هەروەها پاکردنەوە و بڕینی ئەو دەستانەیە کە دەیانەوێت ئەم مادە ژەهرانە ئەم مادە مەترسیدارانە بێنە ناو هەرێمی کوردستان بڵاوی کەنەوە ئەم هەوڵانە بۆ یەکەم جارە لە کوردستان بیوسا لە بەرنامەی شوێن 50 ڕای دەگەیەنین بە پێی سەرچاوەکانی ئاسایشی هەولێر لە ئێستادا کڕین و فرۆشتن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بڵاوکردنەوە و بەکارهێنانیشی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە ئەمەش لە ئەنجامی پاڵپشتی هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ هاوکات هەوڵ و ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایش وای کردووە ئەم ڕێژەیە کەمتر بێتەوە. دەوروبەری هەرێمی کوردستان تەماشاکەین کە هەندێک باوڵی نائارامی هەیە ئەو ئارامی کە هەرێمی کوردستانی لە ناوڕاستی ئەم وڵاتانە خۆی ئەوە دەگەینێت کە ئێمە خاوەنی حکوومەتێکین و خاوەنی دەستگاکانی وەکو ئاسایش وەکو وەزارەتێک ناوخۆینە کە دەتوانێت ئەو ئارامیە بۆی مە جێبەجێ بکات. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و سوپاسی وەزارەتی ناوخۆ و تەواوی دام و دەستگا ئەمنیەکان دەکەم بە کە خۆشبەختانە زۆر باش ئیش دەکەن لەسەر کەمکردنەوەی تاوان و سزا و بە تایبەتی مادە هۆشبەرەکان. لە ساڵانی ڕابردوودا زۆر جار بینیمانە مەسەلەن ئەو باندانەی کە ڕێگری لە خەڵک دەکەن و ئەو باندانێک کە تەقەت بە هەواوە دەنێن و یان باندەکانی مادەی هۆشبەر زۆر بوون بەڵام لەم ماوەی ئێستادا لەم چەند ساڵی ئێستادا لەم حکوومەت ئێستادا بەڕاستی هێزە ئەمنیەکان و وەزارەتی ناوخۆ هێزەکانی ناوخۆ بەڕاستی زۆر کارێکی باشی لەسەر دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان توانیویەتی زۆرترین چالاکی ئەنجام بدا بۆ ڕێگریکردن لەم مادە هۆشبەرانە و تاوانانە و دەستگیرکردنی ئەو کەسانێک کە مامەڵە بە ئەو بازرگانانەی کە مامەڵە بە مادە هۆشبەرەکان دەکەن دەستگیریان بکەن و سزایان بدەن. خۆشبەختانە لە چەند ساڵانی ڕابردوو با بڵێن ئەو تەقۆشتانە زۆر بوو مادەی هۆشبەرانە زۆر بوو و خۆشبەختانە ئێستا حکوومەتی کوردستان دەست پێشخەر بووە لەوەی کە با بڵێن ببێتەوە هۆی کەمکردنەوەی مادەی هۆشبەر و نەهێشتنی تەقە و سەبارەت بە کەمکردنەوە و نهێشتنی تاوان بە تایبەتی تاوانی مادەی هۆشبەر حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە ڕۆڕێکی زۆر کاریگەریان هەبووە لە نەهێشتنی تاوان و کەمکردنەوەی تاوان و بە تایبەتی وەکو باسم کرد مادەی هۆشبەر کە لە زۆربەی وڵاتان ینی خەڵکێکی زۆر ئاڵودەی مادەی هۆشبەر دەبی بە خۆشحالیەوە جێگای دەستخۆشیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروها بۆ کابینەی نوێیەم کە هەوڵی جددی داوە زۆر بە چڕی زۆر بە وردی کاریان لەسەر نەهێشتنی تاوان و بە تایبەتی مادەی هۆشبەر کردووە.
ئێمە ئێستا هاتوونێتە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر باسمان لە دوو تاوان کرد یەکێک لەم تاوانانە کاریگەری مادەی هۆشبەر بازرگانیکردن و بەکارهێنان 3 مەتر سێ دروست دەکات ئەو کەسەی بەکاری دێنێت لەگەڵ بەکارهێنان و بازرگانیکردن تووشی چ تاوانی دەبێت باسمان کرد تاوانی دزی کوشتن ڕێگری هەر تاوانە بێت توش دەبێت با بزانین ئەو باندە چیان کردووە و ئەوانە چێن کە گرتە ڤیددیۆی دەیان کەسیان لایە لە ئازاردان پیلاندا ڕێژراو بووە ئافرەتیان بەکارهێناوە دواترش سڵحیان کردووە بە ناوی دام دەستگا ئەمنیەکان لێکۆڵینەوەشیان کردووە وەک دادگا بڕیاریاندایە و پارەی زۆریان لەو کەسانە سندووە. زیرەکی تیمەکانی ئاسایشی هەولێر وای کرد تۆمەتبارێک بە تۆمەتێکی جیاواز مادەی هۆشبەر دەستگیر بکەن بەڵام با بزانین چی لە ناو مۆبایلەکەی بوو ئەم تۆمەتبارە لە ناو مۆبایلەکەی کە پڕیەتی لەگرتە ڤیددیۆی ئەشکەنجەدانی هاوڵاتیان لێدان هەروەها ئەو کارەشکەکرای ئەوانە باند بووینە باندێک بووینە ئافرەتیان بەکارهێناوە لە هەڵخەڵەتانی پیاوان لە ناو بەشێک لە مەساجەکان. ئێمە ئێستا لە ناوەڕاستی مۆنتاژکردنی بەرنامەی شەمپەنجەین ئیدیتکردنی ئەم پرۆگرامە دەمانەوێت پێش ئەوەی ئەم دیمەنان نیشان دێن ڕوونکردنەوەیەک بدەین بەرنامەی شەمپەنجە لە بەردەوامی بە داداچوونەکانی لێرە لەم بەرنامەیە باسی لە دوو چیرۆک کرد چیرۆکی تاوانی مادەی هۆشبەر کە ئەمەش دوو چیرۆک بوون بەڵام لە چیرۆکی دواتریان کە باندێکن ئەم باندە کۆمەڵە خەڵکێکن لە وڵاتێکی دەوروبەری هەرێمی کوردستان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەمە تازە هاتوون ئەوەی کە جێگەی سەرنجە سەرەتای دروستبوونی ئەم باندە دەستگیر کرانە لایەن هێزەکانی ئاسایشی هەولێر ئەمانە کۆمەڵە گەنجێکن هاتونەتە هەرێمی کوردستان لێرە کار بکەن بەڵام ئیستیغلالی کارەکەیان کردووە ویان زانیوە ئەمەش ئەو شوێنەیە کە لێ هاتوون یاسا نەبێت و ئێدی نەتوانن کەس نتوانێت دەستگیریان بکات و یان دەربازیان بێت لە یاسا بەڵام ئەوان بیریان لەوە نەکردوێتەوە کە ئەو ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان و بەهێزی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکاتیش بوونی یاسا و ئەو ئیزراعات و لێ پرسینەوە توندانەی کە لەو کەسانە دەکرێت کە بیانەوێت تاوان بکەن بیریان لەوە نەکردوێتەوە وا زوو دەستگیر دەکرێن دەدۆزرێنەوە و ئاشکرا دەکرێن ئێمە لە بەرنامەی شەمپەنجە داوا لێبوردن لە بینەرانی کوردستان بیشتر و لە بینەرانی بەرنامە شەمپەنجە دەکەین کە ناتوانین بەشێک لە دیمەنەکان دیمەنی ئەم تاوانی ئەم باندە نیشان بدەین چونکە دیمەنەکان نەشیاون ناکرێت نیشان بدرێن داوای لێبوردن دەکەین هاوکاتیش بەهۆی ئەو گرتە ڤیددیوانەی کە ئەو دیمەنە نەشیاوانەی کە لە ناو مۆبایلەکانیان تۆمار کراوە لە ساتی دەستگیرکردنی ئەم باندانە ئەم دیمەنانە کەوتۆتە دەست هێزەکانی ئاسایشی هەولێر و پارێزراوە و بەشێک لە دیمەنەکان لای ئێمە هەیە بەڵام بەهۆی نەشیاویان ناتوانین نیشانیان بدەین ئەوەی گرینگە لەم بەرنمەیە جێگای سەرنجە ئەم باندە کە هاتنۆتە هەرێمی کوردستان لە شاری هەولێر بەتایبەت ویستویان ئەم تاوانە بکەن بەڵام کە باندێکیان پێکهێناوە ئەوەی جێگای سەرنجە هیچ تاوانێکی ڕێکخراو لە هەرێمی کوردستان بوونی نییە بەتایبەت لە ژێر ئەو ناوچانەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە هیچ تاوانێک ڕێکخراو نییە ئەم باندانەش هاتوونە کۆمەڵە کەسێکن کە ویستویانە باندێک دروست بکەن ئەم تاوانە ئەنجام بدەن کە هەڕەشەکردن و لێدان لە خەڵکو و یان ئەوانەی کە دێن بیانەوێت ئیستیغلالیان کەن و بەهۆی بەکارهێنانی ئافرەت کە هەمووشان خەڵکی بیانین ئەمانە لە کەمترین کات لە زووترین کات دەستگیر دەکرێن پێش ئەوەی ئەم تاوانە ببێتە دیاردا یان بە تاوانێکی ڕێکخراو سەرەتای دروستبوونیان دەستگیر دەکرێن دەربازیان نابێتە دەست هێزەکانی ناوەخۆ و ئاسایشی هەولێر بۆیە بەشێک لەم دیمەنانە نیشان نادێن بەهۆی نەشیاویان و تەواوی چیرۆکی دەستگیرکردنیان هاوکاتیش تاوانەکانیان و دامپێدانانیان بڵاو دەکەینەوە. شەمپەنجە گرتە ڤیددیۆی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایش بڵاو دەکاتەوە بۆ دەستگیرکردنی ئەم باندانە
حربەیە چەقۆچیەوە. ئەمانە بەپێی ئەو سەرچاوانەی بەپێی ئەو زانیاریانەی بەپێی ئەو بەڵگانەی دەست کوردستان 24 بەرنامە شەمپەنجە کەوتووە ئەمانە تاوانێکی گەورەیان ئەنجام داوە. بابزانین ئەمانە چۆن دەرجیکران. ئاسایشی هەولێر دوای ئەوەی زانیاری پێدەگات بە دوواداچوون دەکەن تیمەکانیان و چەند دادخوازێک سکاڵا تۆمار دەکەن. لە سکاڵاکان دەردەکەوێت لە بەشێک لە مەساجەکان لە شاری هەولێر باندێکی مافیایی ڕێگر کە خەڵکی دەرەوەی شاری هەولێر و هەرێمی کوردستانن ئەمانە دوو لەم تۆمەتبارانە لە وڵاتی سووریا هاتوون بە ڕەگەز عەرەبن و خەڵکی وڵاتی سووریان لە شاری هەولێر ئەمانە لەگەڵ ئەم چەند کەسە ئەمەشان لە دەوروبەری شاری مووسڵ هاتووە ئەمەشان لە دەرەوەی شاری هەولێر ئەمانە هەڵساون لە شەوەی باند کاریان کردووە مەسازیان داناوە 6 مەسازیان لە شاری هەولێر سەرپەرشتی کردووە. بابزانین ئەوانە چیان کردو ناو مەساجەکان. وەک ئاشکرایە زۆر جار ئەو مەساج و ئەو شوێنانەی کەوا بۆ ئەوەی خزمەتکردنی هاوڵاتیانە یان بۆ ئەوەی هەر شێوازێک بی لە شێلانی سروشتی چارەسەری سروشتی کە دادەنرێن ئەمانە ڕێگە پێدرا و مۆڵەت وەردەگرن. بەڵام زۆر جار خەڵکانێکی بیانی دێنە ناو هەرێمی کوردستان ئەوانەی کە مەرامی تاوانیان هەیە دێن بیر لەوە ناکەنەوە حکوومەت چەند بەهێزە هێزەکانی ئاسایش چۆن بە دوواداچوون دەکەن دەستگیریان دەکەن ئەمانە وا دەزان دەربازیان دەبێت شێوازێکیان بەکارهێناوە لە تاوانەکەیان کە ئەشکەنجیان دەدەن ڤیددیۆکان تۆمار دەکەن کە تۆمار دەکەن پێیان دەڵێن ئەگەر دەنجیان لێوە بێت نقەیان لێوە بێت بڵاو دەکەینەوە. ئەم باندا سەرپەرشتیاری 6 مەساجن لە شاری هەولێر هەڵساون ئافرەتەکانیان تێگەیاندووە ئەو مشتریانەی ئەو کەسانەی سەردانیان دەکەن دەستنا ناو ئەو مەساجە بۆ کاری شێلان بەڵام ئەمانە ئافرەتەکانیان تێگەیاندووە کە کاری نەشاو لەگەڵ ئەو کەسانە بکەن. پاش ئەوەی کە ئەم کەسانەی کە پیاوەکان ئەو کوڕانەی دەستنا و گەنجانی ئەسنام شوێنە ئیدی ئافرەتەکە واتە دەگەینن هاوار بکات و بڵێت ئەوە تەسووری کردیمە وێنەی گرتیومە ئیستیغلالی کردیمە دەستدرێژی کردووە. ئەمانە پلانەکەیان داناوە 5-6 کەس 5-6 زەلام تۆمەتبار 5-6 ڕێگر دەستنە ژوورەوە لەو کەسانە کە دەستنە ژوورەوە تەسووریان دەکەن کەسێک تەسوور دەکا ئەمانەش بە هەمیان جنێوی پێدەن ئیهانەی دەکەن لێیان دەدەن سوکایەتیان پێ دەکەن لە ڤیددیۆکان دەردەکەوێت بەڵام بەشێک لە دیمەنەکان هەندە خێزەونە نیشان نادێن هاوکات یەکیان دەڵێ زەرعی پرس دەکەن ئەوانە چۆن بە ئەزیەتدان مەبەستەکەی گاڵتە پێکردنە سوزدەیان پێدەبن پارەیان لێوەردەگرن ئەو بڕە پارێ ناو هەیە کە ئەپەکە بۆ حواڵەکردن و بۆ هەڵگرتنی پارە بەکار دێت ئەمانە لیان بەتاڵ دەکەن و تەحویلی سەر و دەیگوازنەوە سەر ئەکاونت و هەژماری تایبەتی خۆیان هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر لە چەند ئۆپەراسیۆنێکی تایبەت لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەمانە دەستگیر دەکرێن ئەمە ماگنێتی کارەباییە داری کارەبایی ئەگە تەماشاکەین بەم دارە ئەو هاوڵاتیانە ئەو کەسانی چونەتە ئەم شوێنە ئازاریان داون کارەباشیان بەکارهێناوە من لە سووریاوە هاتووم ئێمە ئازاری خەڵکمان دەدا و داوای پارەمان لیان دەکرد پاشان ئازادمان دەکردن ئێمە وەک مافیا کارمان دەکرد داوای پارەمان لە خەڵک دەکرد و ئەشکەنجەمان دەدان و وێنەمان دەگرتن پاشان لەلایەن ئاسایش هەولێر دەرجی کراین و ئێستا دەست بەسەری قبل الجماعة الأسايش مسكنا وجينا لهنا من لەگەڵ گروپێک بووم چەند کەسێک پێکەوە لە شوێنی مەساج کارمان دەکرد بە ئافرەتەکانمان وت کە هەر هەڵەیەکی بچوو لە هەر کەسێکت بینی یەکسەر ئاگادارمان بکەنەوە ئێمەش دەچوین و ئیشەکەمان گەورە دەکرد ئازارمان دەدان و داوای پارەمان لێ دەکردن ئێمە پێشتر پلانمان بۆ هەموو شتێک داڕشت بوو تەنانەت پێش هاتنی کەسەکان ئێمە پلانی خۆمان ئامادە بوو من لە سووریاوە هاتووم لەگەڵ مافیایەک لە مەساج دەست بەکار بووم لەگەڵ قسەکان ڕێکەوتین و پلانماندانە هەر مشتریەک کە دەهات پاش 5 خولەک دەستمان دەکرد بە ئەشکەنجەدان و وێنەگرتنی پاشان داوای پارەی لێ دەکەین و فڕی دەدەینە دەرەوە ئەم تۆمەتبارە کە بەڕەگەز عەرەبە لە شاری هەولێر دادەنیشێت ئەمە ئەو کەسەیە ئەم ئافرەتە ئەو کەسەیە کە دانیشتووە و نێرگەلەی لەدەستە بە ئەو باندا ئەو کەسە ناچار دەکەن کڕنۆشی بۆ بن
سوزدەی بۆ ئەو ئافرەتە بن ئەمەش دانیشتووە بە ئارەزوی خۆی پێ لەسەر پێداناوە و جنێویان پێدات و بەشانازیەوە ئەم کەسانەشی کە ناچاکراون هەڕەشیان لێکراوە کە وەکو زیندانی تەعامل مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئەمە لە گرتە ڤیدیۆکان دەردەکەوێت کە سوزدە بۆ ئەم ئافرەتە دەبن ئەمە دوای ئەو ڕەفتارە ئەو تاوانە کە ئەنجام درراوە لە ناو ئەم شوێنانە ئەم باندە دەژیر دەکرێن ئاسایشی هەولێر لەگەڵ دەژیرکردنی ئەم باندە ئەم ئافرەتەش دەژیر دەکات کە ئەمە هاوبەشی تاوانەکەیە لەگەڵ ئەم تۆمەتبارانە. سارة اوكي سارة ايه انت ولا شو بالضبط دوای گەیشتنی زانیاری و بەدواداچوونی ئەم لیژنە هاوبەشە لە ئاسایشی هەولێر قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر و بەڕێبەراتی تەندروستی چاودێری بۆ ئەوەی بزانن ئەم شوێنە کە سکاڵای لەسەر بوو بزانن مەرجەکانی تەندروستی یاسایی تەواوە دوای ئەوەی گەیشتنە ئێرە بڕیاریاندا ئەم شوێنە دابخرێت. ئێمە وەکو قایمقامیەت بڕیارماندا ئەو شوێنە دابخرێت لەبەرەوەی نەمەوڵەتی سیاحی دیارە مۆڵەتی تەندروستی دیارە نەکارتی کارمەندەکانی دیارە کارتی تەندروستی و پێشتریش دیارە سکاڵا هەبووە لەسەر بەدڕەوشتی و کارینەشیا و جگە لە ماوەی ئەشای ماوەی بەسەر تووشی هەبوو بۆیە بڕیاردرا دابخرێت. ئێمە نوێنەری چاودێری تەندروستی لەگەڵ ئاسایشی هەولێر و قایمقامێتی هەولێر دەچوونی بۆ ئەم شوێنەی کە بڕیارمان دابخرێت لەبەر ئەوەی مۆڵەتی تەندروستی نوێنە کردوتەوە کچەکانی بەبێ کارتی تەندروستی کار دەکات شوقەشی هەیە بەکرێ دەدات و ڕیستۆرانتیشیدا ناوە لەبەر ئەوە پێچەوانی ڕێنمایی تەندروستی بڕیارماندا دابخرێت. وەکو لێژنە بە هاوبەشی لەگەڵ برادرانی قایمەقام و کوالەتی کۆنترۆل و تەندروستی هاتینە ئەو جێگایە بۆمان دەرکەوت کە ئەو کەسانەی کە لێرە ئیشەکەن هیچ کامیان کارتی نیشینگەی پێ نییە. بڕیاری لێژنە بە کۆی دەنگ بڕیارماندا ئێرە داخین لەبەرەوەی کاری نەشیاوی تێدا کراوە و شوێنەکەشی زۆر پیسە و کارمەندە چیان کارتی تەندروستی نییە. تاوانی مادەی هۆشبەر کە نەخۆشیەکی کوشندەیە لە ناو کۆمەڵگادا کەوا دەکەتن زۆر جار ئەو کەسانێک کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن وا بکات کە پاڵنەر بێتن بۆ ئەنجامدانی تاوانی تریش و سزای ئەو کەسانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن لە 5 ساڵ تاکو لە سێدارەدانیش دەڕوات و لە ئەنجامی ئەم بازرگانیکردن بە مادەی هۆشبەرە وا دەکات کە ئەم بازرگانانە یەکتری بگرنەوە و تووشی تاوانی تریش ببن. یەکێک لەو تاوانانەی کە ئێستا لەگرتە ڤیدیۆکە بینیمان ئەو تاوانانەیە کە ڕێک خراوە کۆمەڵێک کەسن تاوانبارن پلانیان چاندووە بۆ ئەوەی خەڵکی تووشی زۆر حاڵەتی ناخۆش و دەستدرێژیان بکەنە سەرێ و ئەم جۆرە تاوانانە دەچنە قالبی تاوانی ڕێکخراو کە ئەم گروپە هەڵدەستن سنتەری مەساجەکان بەکاردێنن بۆ ئەوەی پارە لە خەڵک وەربگرن و دەستدرێژیان بکەنە سەرێ و لێیان دەدەن و تەشیریان دەکەن و ئیهانەیان دەکەن. ئەوە کاری نەشیا وان لێ دەکەن کە کاری نەشیا و ئەنجام بدەن بۆ ئەوەی کە خەڵکەکە بترسێت و پارەیان لێ وەربگرێت و هەروەها چونکە ئەم تاوانانە لە ئەنجامی ئەو تاوانانە چەک بەکاردەهێنرێت بە شێوەی گروپات ئەم تاوانانە ئەنجام دەدرێت ئەم تاوانانە دەبنە زروفی مشدد کەوا دەکاتن سزاکەیان لە 15 ساڵ تاکو لە سێدارەدانیش دەڕواتن و ئێمە وەکو پارێزەر کە لە دادگاکان داین تێبینیمان کردووە کە ئەم تاوانانە زۆر یەجگار زۆر ڕوویان لە کەمبوون کردوتەوە و ئێستا لە سایە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەین و هێزەکانی ناوخۆ ئاسایش و دژە تیرۆر کە وایان کردووە ئەم تاوانانە زۆر کەم ببن و خەڵکەکە هۆشیار بیت و ئەم گروپانە هێشتا لە قۆناغی پلاندانانن دەستگیر دەکرێن و سزا دەدرێن.
پاڵپشتێکی یەکجار زۆر بۆ هەموو فەرمانبەران بۆ هەموو کارمەندانی هێزە ناوخۆیەکان بۆ هەموو فەرمانگە و مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران پاڵپشتێکی زۆر بەهێزتەیە پاڵپشتێکی ڕاستەوخۆ هەیە بە بەردەوامیش ئەو پاڵپشتەی کە کراوە بووی تا هاندانێک بۆ هەموو ئەو کارمەند و ئەو فەرمانبەرانە کەوا کاری باشتر بکەن کەوا یاسا باشتر جێبەجێ بکرێتن ڕێگری بکرێت لە بەردەم ئەو کەسانەی کەوا یاسا شتێنن ئەوانەی کەوا ئیستیغلال دەکەن ئەگەر سیر بکەین بەراورد بکەین ساڵانی ڕابردوو کێشە هەبوو لە ناو هەولێر شوێنەکانی با بڵێن لە ڕێستۆرانتەکان خەڵکانێکە بوو تەقەیان دەکرد بەڵام بە هەموو شێوەیەک ئەوە بن بڕبووە.